بەڵێ ڕەنج بچێنەی تەوەری دومی بەرنامەکەمان دیارە لەم سەروبەری وشکە ساڵی و گەرمایەدا هەڵبەتە هەواڵێکی دڵخۆشکەر هەیە بەشێک لە ئاوی سیریان و هەروەها دەربەندی خان ئاوەکانیان زیادی کردووە بەڵێ دیارە لە مای چەند ڕۆژ ڕابردوودا لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بەشێک لە ئاوی بەنداوەکان بۆ سەر ڕووباری سیروان زیادی کردووە بەردراوەتەوە بۆ ناو ئاوی سیروان ئەمەش کردووە کە ئاوی ڕووباری سیروان زیاد بکات خۆشحاڵی خەڵکی و ناوچەی زۆر ینی خەڵک زۆر خۆشحاڵەوە چونکە خۆتەزانی لە وشکە ساڵی یان ئەمساڵ ئەو ناوچێش لە ڕووی ئاوەوە زۆر ئاو کەمی کردبوو هەروەها بەنداوی دەربەندی خانیش پێویستی بەوە بکە جارێکتر ئاو بچێتەوە ناویە بۆی کە لەم بێبارانیشە هەڵبەتە شتێکی ئاو بژانەی ئاو زۆربوونی ئەو هەڵبەتەمە کاریگەری خۆی و کوڕندش باسی کرد ئەمە هەوڵاتیان بەمە زۆر دڵخۆشن سەبار بەم پرسا ئێمە لە سۆدیۆ میوانداریمان لە ڕەحمانخانی بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان کردو بەڕێزان ئێستا لە سۆدیۆ لامان میوانن کاک ڕەحمان بانیت باش و زۆر بەخێر بیت بەخێر بیت کاک ڕەحمان بانی باش بەڵێنی بینەرانی کورسان نیوزیش باش بەخێر بیت بەخێر بیت کاک ڕەحمان بە سەرەتای پرسیارەکەمان لەوە دەست پێ بکەین بەردانەوەی ئاوی دەربەندی خان یاخود ئاو بنەو بەنداوی دەربەندی خان مای چەند ڕۆژە بەردەوامە بەڵێ خۆی لە ڕاستیە ئێمە لە مانگی سێوە چاوەڕی بەردانەوەی ئاوین لە دیوی ئێرانەوە بەڵام لە مانگی سێوە ئاو گیراوەتەوە خۆشبەختانە لە یەکەم ڕۆژی جەژنەوە دەست بە بەردانەوەی ئاو کراوە وەکو جەژنانە وەکو جەژنانە بۆ خۆیانە بۆ ئێمەیە مهمەیە ئێمە سوودی لێبینین لە دوو ڕۆژی یەکەمە ئاوێکی کەم بەردرایەوە بەڵام ڕۆژانە هەست دەکەین ینی ڕێژەی بەردانەوەی ئاو زیادەکە ئەگەرچی ئێمە ئاگداری وردەکاری ئەوە نین کە ئەم بەردانەوەی تا چەند بەردەوامە بێ و ئێمە چۆن پلانی خۆمانی لەسەر بنیاد بنین بەڵام بادیرەیەکی زۆر زۆر باشە و ئێمە لە ڕاستیە سوودی لێ بینین چونکە داهاتی ئاو لە سەرچاوەکانی ئێمە زۆر زۆر کەم بوو بۆ بەهۆی بێبارانی ساڵی ڕابردوو و لە ماوەی ئەو ماوەیە ئێمە ئاستی ئاوی بەنداوی دەربەندی خانیش نزیکەی 45 سنتیمەترێک زیادی کردووە ئەگەرچی ئێمە پلانمان هەیە ئەگەر بەردەوام بێ بەردانەوەی ئاو لە دیوی ئێرانەوە پلانمان هەیە کە بەردانەوەی ئاو لە بەنداوی دەربەندی خانەوە بە ئاراستی خواروی بەنداوەکە ئێمەش زیادی بکەین بۆ ئەوەی خەڵکێکی زیاتر لە ناوچەکانی خواروی بەنداوی دەربەندی خان سوود لەو ئاوە ببینن باش حکوومەتی عێراق و ئێوەش وەکو فەرمانگەیە کە سەر بە حکوومەتی عێراقن ینی ڕاستەوخۆ ئاگاداری بەردانەوەی ئەم ئاوە بووە یعنی بە ئیتفاق کراوە بە ڕێکەوتن کراوە یا ئاگادار بووە خۆی لە ڕاستیە ئەبواە ئاگدار بێ ئەبواە هەر چکە ئێمە لەسەر حوزێکین بۆ نمونە دیجلە و فرات هەن کە تورکیا چەند بەرایەتەوە بێ عێراق ئاگدار بێ سووریا چەند بەرایەتەوە لە فرات ئەبێ عێراق ئاگدار بێ هەروەها لەو زیانش لەو ڕووبارانش کە هاوبەشن لەگەڵ ئێرانە پێویستە چەند ئەوان پلانیان چیە بۆ بەردانەوەی ئاو لایەنی خواروی ئەوان چ هەرێمی کوردستان چ عێراق ئاگدار بن بەڵام تا ئێستاەوەی من پێ بزانم ڕێکەوتنێکی وا نەکراوە لەسەر بەردانەوەی ئاو دوجار پلانێک دانرابوو بۆەوەی لە ناوەڕاستی مانگی شەش وەزیری سەرچاوەکانی عێراق بە وەفدێک بچنە ئێران بۆەوەی کۆبوونەوە بکەن و دانیشتێک بکەن بۆەوەی بگەنە سیغەیەک بۆ ڕێکەوتن لەسەر ئاوە هاوبەشەکان بەڵام دیارە بە بیانووی هەڵبژاردننی ئێرانەوەوانە و کۆبوونەوەی دواخراوە هیوادارین لە ئایندەی نزیکا و کۆبوونەوەی بکرێت چونکە هەرە بێ کۆبوونەوە بکرێ ینی ئاو کێشەیەکە لە نێوان ئەم دوو وڵاتەیە ئەم وڵاتانەیە پێویستە لەسەری چارەسەری بکەن ینی چونکە چەندین ڕووباری نێودەوڵەتی هەیە 90 وڵات لەسەرین ئێمە تەنها بۆ نمونە ئەو ڕووبارانە تەنها لە نێوان عێراق و ئێرانە هاوبەشە یانی ئەکرێ ئیتفاق لەسەری بکرێ وەکەوەی لە 1930 کراوە وەکەوەی لە 1975 کراوە ئەکرێ ئەو ئیتفاقانە بە سیغەیەکی نوێ لەسەر لەگەڵ هەلومەرجی نوێیە بیگونجێنن و ئیتفاقێک بکەن بۆ ئەوەی کێشەی گەورە لەسەر زیەکان دروست نەبێت چونکە شارستانێت لەسەر ڕووبارەکان بنیاد نراوە ئەو شارستانێتە ئاوی لێ ببڕی شارستانەکەی الغابێتەوە هەموو ژیان لەو کەناری ڕووبارانە ئەوەستێ یەک شتی تر هەیە کاک ڕەحمانەمێ پرسیاری لەسەر بکەم نازانم تا چەند تۆ ئاگاداری وەکو بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان ئەو ئاوەی کە بەردراوەتەوە لەو دیۆوە لە ئاوی چەند بەنداوە یەک بەنداوە دوو بەندا چەند بەندا ئاو بەردراوەتەوە بۆی کە بێت بۆم دی بڵێ خۆی چەندین بەنداویان لەسەر لقەکانی سیروان دروست کردووە ئەوان بەنداوی ئازادیان هەیە قشلاقیان هەیە گاوشانیان هەیە ژاوەیان هەیە گارانیان هەیە هەموو ئەو بەنداوانە هەن بەس هەمویان ئەڕژێنە بەنداوی داریانەوە لە بەنداوی داریانەوە تونێلێک دروست کراوە بۆ لادانی ئاوەکە توانەوە ئاوە بجۆزنەوە بۆ دیوی خۆیان وەکو لە ماوەی ڕابردوودا
چەند جارێک تاقییان کردوێتەوە بەڵام ئەشتوانن بەری دەنەوە بە دیوی ئێمەیە ینی بۆ سیروان لە ڕاستیە من ئەوەم باس نەکرد کە بەردانەوەی ئاوی سیروان گرنگێکی زۆری بۆ ئاوی هەڵەبجە سیروان سەیسایقەیە چونکە پرۆژەکە لەسەر سیروان دروست کراوە ئەو وەختانی کە ئاستی ئاوی بەنداوی دەربەنی خان زۆر نزمەوەکو ئێستا ئەمە حاڵەتێکی تر ئەوەی کە باسم نەکردەوەیە کە لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان وەفدێکی ناردە ئێران کە بە سەرۆکایەتی جەنابی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئەوانیش لەوێ باسی ئەو کێشەیەیان کردووە و داوای هەماهنگیان کردووە لەگەڵ لایەنی ئێرانی بۆەوەی ئاوی زیەکان بەردرێتەوە بۆی ئەو ناوچانەی کە کەوتونەتە خواری ئەوە تووشی بێ ئاوی و ئەوانە نەبن چونکە ناکرێتەوە لە دوو وڵات ئاوێکی هاوبەشە هاوبەش بن تۆ کشتتوکاڵی پێ بکەی بەڵام لە وڵاتەکەی تر ئاوی خواردنەوە نەبێ لەبەرەوە ئەوە لە یاسای نێودەوڵەتیە شتی وا نییە یانی هیوادارین بگەنە ڕێککەوتنێک بنە سیغەیەکی هاوبەش بگەێنە دراوسێتیەکی باشتر وەکەوەی کە هاوبەشە لە بەرژەوەندەکانە ئێران و عێراق و هەرێمی کوردستان هیوادارین ئەو حاڵەتانە ئەم بەردانەوەی ئاوە بەردەوام بێ بۆی ئێمە داهاتی ئاو لە بەنداوی دەربەنی خان زیاد بکە و هەموو ئەو ناوچانی کەوتونەتە خواری بەنداوی دەربەنی خانەوە سوود لەو ئاوە ببینن. کاک ڕەحمان بە بەردانەوەی ئەم ئاوە تا چەندێک ئاستی ئاوی دەربەندی خان گۆڕانکاری بەسەردا هاتووە ئاوەکە چەندێک زیادی کردووە. وەکو وتم ئەوان لە ماوەی حەوت ڕۆژی ڕابردووان نزیکەی 27 میلیۆن مەتر سێجا ئاویان بەرداوەتەوە بە ئاراستەی ئێمە و ئەو ئاوە بەشێکی خەزم کراوە و بەشێکی بەردراوەتەوە بۆ ناوچەکانی خواروی بەنداوی دەربەنی خان وەکو وتم پێشتریش ئێمە نزیکەی 45 سنتیمەترێک ئاستی ئاو لە بەنداوی دەربەنی خان زیادی کردووە کە ئێمە لە یەکی دەی ساڵی پارەوە تا ئێستا ئێمە لە نێوان 5 مەترا کارەکەین ینی ئاوی بەردراوە لە بەنداوی دەربەنی خان لە نێوان 5 مەترایە ینی ئەو ئێمە ئەم ساڵ تەنها 780 میلیۆن مەتر سێجا ئاومان بۆ هاتووە لە کاتێکا ساڵی پارە مۆختە 2 ملیار و 300 میلیۆن مەتر سێجا ئاومان بۆ هاتووە لەبەرەوە ئەم ساڵ یەکێکە لە ساڵە هەرە دەگمەنەکان کە کەمترین ئاو هاتۆتە ناو بەنداوی دەربەنی خانەوە وەکو چۆن کەمترینی بارانیش لەو ناوچانەی کە ئاویان دەڕژێتە بەنداوی دەربەنی خانەوە باریوە لە ڕاستیە هەموو وڵاتێک کارەکەی چێک کاک ڕەحمان بوورە قسەکەشت پێ بڕم و کارەکەی چێک ئەم ساڵ ئەو کەمتر هاتۆتە ناو بەنجاوەکە و یاخۆ کەمتر لە ڕاستیە ئێمە چەند جارێک ئەومان باس کردو دوو هۆکاری سەرەکی هەنێکیشیان ئەوەیە کە لە ڕاستی ئەم ساڵ باران زۆر کەمباریوە لە هەموو ناوچانەی ئاویان ڕژێتە بەنداوی دەربەنی خانەوە بەفر کەمباریوە ئەوانە کاریگەری خۆیان هەیە و ئەو کاریگەریە وای کردووە لە دیوی ئێرانیشەوە ئەو بەنداوانی کە دروست کراون ئەوان بۆ خۆیان ئاو کۆکەنەوە و ئاوەکە بەرنەدەنەوە بە ئاراستەی ئێمە ئەوەش دیسان هۆکارێکی ترە بۆی کەمی باران باری. ڕۆژانە ڕێژەی ئاوەکە زیاکە یعنی وەکو ئێوە تێبینیتان کرد لەو حەوت ڕۆژەی کە ئەوان ئاویان بەرداوەتەوە بە تایبەتی لەو دووسێ ڕۆژەی دواییە ئێمە لە بەرەوەی بڕی ئاو بەردانەوەیان زیاد کردووە بۆ نمونە دوێنێنەوە 5 مەتر سێجا لە چرکەیەکە ئاویان بەرداوەتەوە پێرێ 75 مەتر سێجا لە چرکەیەکە ئاویان بەرداوەتەوە ئەو ئەوانە کاریگەریان هەیە بۆ زیاد کرد چونکە ئێمە پلانی ئێمە بۆ بەردانەوەی ئاو لە یەکی 6 دەستی پێ کردووە بۆ یەکی 11 لە بەنداوی دەربەنی خان کە پشتمان بە یەدەکی ئاوی ناو بەنداوەکە بەست بوو لە ڕاستیا ڕۆژانە دابەزینمان هەبوو ینی ڕۆژانە لە 5 بۆ 7 سنتیمەتر ئێمە ئاستی ئەو لە بەنداوی دەربەنی خان بە بەردەوام دابەزی ینی خۆی هەروەرزی دابەزینی ئاوە بەڵام کە ئیراد زیادە بێت لە سەرچاوەکانەوە بەڕاستی هەواڵێکی باشە و کاریگەری باشیە بێ بۆ خزنی ئاو لە بەنداوی دەربەنی خان و بۆ ناوچەکانی خواروی بەنداوی دەربەنی خانیش. ئەم بەردانەوەی ئاوە تا چەند کاریگەری هەیە لەسەر دابینکردنی ئاستی ئاوی خواردنەوە لە هەرێمی کوردستان ینی بە کۆی گشتی چونکە ئەو ناوچەیەشی کە ئاوەکە پێدا تێپەڕێ ناوچەیەکی بەرفراوانە وەکوتەوە ئاماژە و پێکرد پارێزگای هەڵەبجە سیروان ینی کۆمەڵە ناوچەی ترەگرێتەوە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئاستی یعنی ڕێژەی ئاوی خواردنەوە لەم ڕاستە وەکوتم ئێمە جارێ پێش هەموو شتێک یەکەم قەڵغان لە بەردەم ئاوەکەیە هەڵەبجە و شارەکانی دەوروبەرێتی سەیسایق سیروانە کە ئاوی خواردنەوەیان لەسەر سیروان ببنە ئەوە یەکەم با بڵێن ئەو سێ شارن کە سوودمەند دەبن لە ئاوی سیروان و دواتریش هەموو ئەو ناوچانەی کەوتونەتە خواروی بەنداوی دەربەنی خانەوە ینی تۆ تەسەورەکەن ئێستا لە دیالە ئاویان لە دیژلەوە بە پەمپ بۆ هێناون بۆ خواردنەوە بیریان هەڵکەنەوە ئەوەندە وەزیان خراپە چونکە حەمرین ئاوێکی زۆر کەمیتایە و بەردانەوەی ئەم ئاوە حتمما ئێمە لە ناوچەکانی با بڵێن لە دەربەنی خانەوە تا ئەگاتە بەنداوی حەمرین کە جەلەولا خانەقین گەرمیان با بڵێن کەلار و قەرەتەپە و باوەنور و هەموو ئەو ناوچانەی کەوتونتە سەر جێی سیروان ئێمە ئەم ساڵ نەمان هێشتووە بێ ئاو بن ینی بۆ ئاوی خواردنەوە بە تایبەتی
پێویستی هەرە سەرچەکانمان لە ئاوی بەنداوی دەربەنی خان ئەگەر چی ئاویش ئاستی ئاو زۆر کەم بووە بەڵام دابینمان کردووە و بەردەوامیشین لە دابینکردن ئێمە تایشی 11 تا زستانی داهاتوو ئێمە پێویستەکانمان دابین کردووە بەڵام ئەگەر ئەم ئاوە زیاد بکە ئێمە بەردانەوەی ئاو بۆ ئاراستانە زیاد دەکەین یعنی وەختە ڕەنگە بەنداوی حەمرینیش سوودی لێبینێ ناوچەکانی خواروی تریش سوودی لێبینێ و ئەکرێت وەلو ئێم ڕەنگە وەرزی کشت و هەڵەوانەی هاوینە بەسەر چوو بێ بەڵام سوودی زۆری هەیە بە دڵنیایەوە. بەڵێ کە کارۆخ لە ئێستادا ڕێژەی بەردانەوەی ئای بەنداوەکە بە چەندێک زیادی کردووە ئەگە ڕێژەیەک هەبێت ئۆکەی. بەڵێ وەکو وتم ئێمە ئەوان بە معدلی 45 متر سێجا لە چرکەیەکە ئەو حەوت ڕۆژە ئاویان بەرداوەتەوە لە کاتێکا پێشووتر تا ڕادەی سفر کەم بووەوە یانی تەنها ئەو ئاوانە هاتنە ناو بەنداوی دەربەنی خانەوە لە سیروانەوە کە لە خواروی بەنداوەکەەوە هەندێک چەمی بچوشی لێبوون کانی و چەمی بچوشی لێبوون لەوانەوە هەندێک ئاو 2 متر 3 متر 2 متر ئەهاتن بەڵام لە بەنداوەکەەوە تا ڕادەی سفر کەم کرابەوە بۆیە ئەوانە وەکوتم ئێمە پێشووتر ئاستی ئاو لە بەنداوی دەربەنی خان دا ئەبەزی بەڵام ئێستا بەبەردانەوەی و ئاوە ئاستی ئاو لە بەنداوی دەربەنی خان زیاد دەکات کە لەم وەرزەشا بە تایبەتی لە کۆتایی مانجی حەوت ئێمە بە بەردەوامی چونکە ئێمە پلانی هاوینەمان ئەوەیە کە لە یەکی شەشەوە دەست بە بەردانەوەی ئاو و دابەزاندنی ئاستی ئاوەکەین بەڵام ئەم ساڵ لەبەرەوەی وەزعمان زۆر خراپ بوو لە ڕاستیە ئێمە ڕێژەی بەردانەوەی ئاومان کەم کردوێتەوە لە چاو ساڵانی ڕابردوو بۆ نمونە ئێمە تەنها ئێستا 30 متر سێجا لە چرکەیەکە ئاو بەردەینەوە بەڵام پلانمان هەیە لە بۆ مانجی ئاب ئەو ڕێژەیە زیادکەین. باش یەک پرسیار هەبوو پێشتر ئەوە لێم لە جەناوتم کردا ئەوژەوەیە بەردانەوەی ئاو خۆتەزانی پێشتر ئەبێ جۆرێک لە ئاگادارکردنەوە هەبێ بووی چونکە ئەو ناوچانەی کە ئەکەونە دوای بەردانەوەی ئاوەکە لەوانێ مەترسیان لەسەر دروست ببێ یاخود چوو بنە نزیک ڕووبارەکە کارێک لەویا بکەن کوشت و کاڵی هەر کارێکی ترە هیچ زەرەر و زیانێکی یاوە بەردانەوەی ئاوەکە ینی بۆ شێوەیە کە بەبێ ئاگادارکردنەوە لە ڕاستیە تا ئێستا دیار نییە زەرەر و زیانێکی زۆری دابێت چونکە ئەو ناوچانەی کە کەوتوتە سەروی دەریاچەکەەوە سەروی دەریاچەکەەوە با بڵێن هینی زۆر لەسەر نییە ینی ناوچی کشت و کاڵی ئەوانەی لەسەر نیە دانیشتوان و ئەوانەی لەسەر نییە بەڵام بە دڵنیاییەوە بۆکو وتم پێویستە ئەم دوو وڵاتە تەنسیق بکەن بۆ ئەوەی بتوانن ئاگداری یەک بکەنەوە لەو بەرنامەی تژغیلی بەنداوەکانیان یعنی کارپێکردنی بەنداوەکانیان ئەبێ وڵاتی پایین وڵاتی خوارو بزانێ ئەوان چ پلانێکیان هەیە بۆ بەردانەوەی ئاو بۆ خۆسازدان و خۆ ئامادەکردن چونکە ئەبێ پلانەکە مشتەرەک بێ لە ڕاستیە ئێمە یەکێک لە خاڵە لاوازەکان لە پەیوەندی ئاوی نێوان ئەم دوو وڵاتە ئەوەیە کە ئاگداری پلانی یەکتر نین یعنی زۆر گرنگە چه هەرێمی کوردستان وەلەو هینێک هەیە کە جەنابی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو پەیوەندی بە لایەنی ئێرانیەوە بکە بۆی بزانرێ ئەو هینە تا چەند بەردەوامێ بێ بەردەوام نابێ ئەو بەردانەوەی ئاوە بۆی ئێمە پلانی خۆمانی لەسەر لە ڕاستیە بنیاد بنین چکە زۆر گرنگە ئەو تەنسیقات چکە خوا نەخواستە جاری وا هەیە ڕووداوی نەخوازراو هەیە بۆ نمونە بەنداوێک تووشی کارە ساتە بێ بەنداوێک تووشی ڕوخانە بێ بوو مەلەرزەیەک ڕوئەدا حاڵەتێکی ئیستثنایی کێشەیەک لە بەنداوەکەیە دروستە بێ ئەوان ناچارە بن ئاو بەردنەوە پێویستە لایەنی خواروی یعنی ئەو بەنداوانەیە ئەو ئیدارەی ئاوانی کەوتونەتە خواروی ئەو بەنداوە ئاگدار بکرێنەوە بۆی خۆیان سازدە. کاک ڕەحمان پێش ئەوی ئاو لەلایەن ئێرانە بەربدرێتەوە مەترسی ئەوە هەبوو کە بەهۆی وشکە ساڵیەوە ئەخوت کاریگەری لەسەر بەنداوەکە هەبێت. بەڵێ لە ڕاستیە ئێران بۆ خۆشی ینی ئەو ناوچانەی بە تایبەتی کەوتونەتە حەوزی ئاوی بەنداوی دەربەنی خانەوە هەمووی تووشی وشکە ساڵی بوون ینی ئێران کێشەی گەورەی وشکە ساڵی هەیە ینی بارانی کەم باری و ئەم ساڵ ینی دەیان شاری هەیە پێویستی بە ئاوی خواردنەوەی نیەتی بەڵام ئەم ناوچانە ئەو ئێستا کار لەسەرەوە کە لەو شوێنانەی ئاوی هەیە بۆ ئەو شوێنانی کە ئاوی نیە ئاو بجۆزێتەوە یان یەکێک لەو پلانانەی کە ئەوەیە ئەو تونێلایی دروستی کردو تونێری نەوسول لە خواروی بەنداوی داریانەوە بۆ ئەوەیە هەموو ئاوی بەنداوەکانی سیروان کۆکاتەوە لە داریانەوە ئەیجۆزێتەوە بۆ ئەو ناوچانەی کە بۆ سەرپێڵ و ئەو ناوچانەی کە پێویستی بە ئاوە یا پێویستی بە کشت و کاڵ. بەڵێ کاک ڕەحمان بە وەکو دەرفەتێک لێرەوە کە جەنابتان بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خانن با پرسیارێکیش لەو بارەوە بکەین بەنداوی دەربەندی خان ئەم ساڵ وەکو خۆت ئاماژەت پێکرد کە تا ڕادەیەک ئاستی بەردانەوەی ئاوەکەی کەمترە
بەنداوەکە لە ڕووی بەرەمهێنانی کارەباوە چۆنە ینی ئەتوانێت کارەبا دابینکە لە ڕاستیە بە جۆرەی ئاو کارەبا بەرهەمەهێن یعنی و ئاوی بەرێنەوە بۆ کارەباکە بەکارێت بەشی زۆری بۆ کارەبا بەکارەهێنین و بەشێکی تری بەردەینەوە لە بەرەوەی لەبەر ژینگەی سیروان چونکە ئەگەر نەتوانین بە 24 سەعات ئاو بە سیروانە بڕات تووشی کارە ساتێکە بێت لەبەرەوە بەشی ژینگە ئاو بەرەدەینەوە بەبێ کارەبا و بەشی زۆریشی بۆ بەرەمێنانی کارەبا بەکارێنین لە ڕاستی هە بەراورد ناکرێت لە نێوان ئەم ساڵ و ساڵی پارە بۆ بەرەمێنانی کارەبا پار 90 مێگامان بەرەمێناوە ئێستا نزیکەی 15 مێگاوات بەرەمێنین یعنی کەمترە لە دەربەندی خانەکە ینی تا ڕادێک بەسەلە دەربەنی خان نییە نەوەڵا بەشی دەربەنی خانیش ناکات بەڵام ئەمە ئەچێتە ناو تۆڕی کارەبای هەرێمی کوردستانەوە و لێەوە دووبارە هی نەکرێت دابشەکرێت. زۆر سپاس بۆ بەڕێز ڕەحمەخانی بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان زۆر سپاس دەکەین بۆ ئەوەی کە لەگەڵمانە ئامادە بووی. سپاس بۆ سپاس بۆ ئامادەبوونەکەت.